کاتت باش بەخێر بێی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 38 لەو کتێبە. لاپەڕە 38 ئەو کتێبە باسی بابەتی بڕی ژمارەی. بڕی ژمارەی مانای واتای چییە؟ بڕی ژمارەیی واتە چەند ژمارەیەک هەیە، چەند هێمایەکی کردداری ئەژمێرکردن هەیە، بەڵام هێمای یەکسان نییە. هێمای یەکسانە نییە. بڕی ژمارەیی واتە چەند ژمارەیەکت هەیە، چەند ژمارەیەک هەیە و هێمای کردارەکانی ئەژمێرکردن هەیە، بەڵام هێمای یەکسان نییە. وەکو ئێرە ئەگەر تەماشاکەین 3 ژمارە هەیە، ژمارە 4 و 2 و 1، پاشان 2 هێمای ئەژمێرکردنیش هەیە، بەڵام وەکو دەبینین هیچ هێمای یەکسانە نییە. ئەگەر ئاوا بوو پێی دەڵێن بڕی ژمارەیی. زۆر جار لە کاتی هەبوونی بڕی ژمارەیی کەوانە بەکاردێ بۆ ئەوەی 2 ژمارە یان زیاتر لە 2 ژمارە لەخۆ بگرێ. ئەگەر کەوانە لێرە بوو ئەنجامەکە ڕەنگە جودابی وەک ئەوەی ئەگەر کەوانەکە لێرە بوو. لەبەرەوەی زۆر گرنگە یەکەم شت ژمارەکانی ناو کەوانەکە تاوتوێ بکرێ پاشان ژمارەکانی دەرەوەی کەوانە. وەکو گوتمان هێمای یەکسان نییە، بەڵام خوێندکار دەتوانێت لە کۆتایی ئەژمێرکردنی کە تەواو بوو هێمای یەکسان دابنێ. وەکو ئەو بابەتە کەوانە هەیە، وەکو دەبینن ئەوە کەوانە 2 کەم 1 کەوانە کۆ 5. یەکەم شت 2 کەم 1 دەکاتە 1، پاشان کۆی دەکەینەوە لەگەڵ 5 کە دەکاتە یەکسانە بە 6. لە کۆتاییدا دەتوانی هێمای یەکسانەی دابنێی. ئێستا بڕی ژمارەیی ئەو واتایی هەبوو. ئەگەر بگەڕێینەوە لێرە دەبینین نووسرایە گوڵەکانی بەهار. نازدار 12 گوڵی هەبوو. نازەنین 4 گوڵی تری پێدا. نازدار 3 گوڵی دا بە مامۆستاکەی. نازدار چەند گوڵی لا مایەوە. واتە نازدار یەکەم شت 12 گوڵی هەبوو بەخۆی، نازەنینیش 4 گوڵی پێدا، پاشان نازدار چوو لەو هەموو گوڵانەی کە هەیبوو 3 گوڵی دا بە مامۆستایەکەی. ئایا ئێستا چەند گوڵی مایتەوە؟ لێرە نووسرایە دەتوانی پشت ببەستی بە کەوانەکان بۆ دەربڕینی بڕی ژمارەی. واتە دەتوانی کەوانەی دانەی کە 12 گوڵی هەبوو 4 گوڵیشی بۆ هات، واتە دەتوانی بنووسی 12 کۆ 4. پاشان لەبەر ئەوەی 3 گوڵی دا بە مامۆستاکەی، واتە 3 گوڵی لێ ڕۆیشت، لێی کەم بوو، دەبی بنووسی کەم 3. ئەوجە پاشان
12 کۆ دەکەیەوە لەگەر چوارەکە یان چارەکە دەبیتە 12 کۆ 4 پاشان کە کۆت کردەوە ئەنجامەکەی بەدەست دەگا کەم 3 دواترین ئەنجام بەدەست دەگا. با تەماشاکەین کو لێرە ئەوە گوڵەکانی نازدارە لێرە 12 گوڵی هەبوو پاشان نازەنین 4 گوڵی دا بە نازدار لێرانە ئەوە 4 گوڵەکەی کۆی دەکەینەوە 12 کۆ 4 ئەنجامەکە بوو بە 16 پاشان کە 16 گوڵی هەبوو نازدار چوو 3 گوڵی دا مامۆستایەکەی ئەو 3 گوڵە واتە لەو 16ی 3 کەم دەکەین 16 کەم 3 کە 16 کەم 3 مان کرد چ دەمێنێتەوە 13 لە لای نازدار 13 گوڵ مایەوە دەتوانی بەو شێوەیە پرسیارەکە وەڵام بدەیەوە. با بزانین لە کتێبەکە پرسیارەکە کوشی تەڵ کرایە وەکو گوتمان لێرانە کە پرسیارەکەی دەخینیەوە دەتوانی بیکەیە ژمارە ئاوا بنووسی 12 کۆ 4 لە ناو کەوانەی دانەی چونکە هەردووچیان کۆنە کۆکردنەوەنە پاشان یەک جار دەرکردن هەیە لێ دەرکردن ئەویش کە 3 گوڵی دەداتە مامۆستایەکەی لێرە نووسرایە بڕی ژمارەیی ژمارەکان و هێماکانی کردارەکانی ئەژمێرکردن لە خۆ دەگرێ واتە بڕی ژمارەیی کە بڕی ژمارەیی هەبوو ژمارە هەیە هێمای ئەژمێرکردن هەیە واتە کۆ کەم یان جاران بەڵام هێمای یەکسان لە خۆ ناگرێ واتە هێمای یەکسان نییە کە دیتت شتێکی ئاوە ڕیزکردنەک تەنیا ژمارە و کەوانە و هێما بەبێ هێمای یەکسان پێی دەڵێن بڕی ژمارەیی بەهای بڕی 12 لەگەڵ 4 و 12 کۆ 4 کەم 3 ئەژمێر بکە لێرانە 12 کۆ 4 لە ژێرەوە دەنووسی لە خوارەوە دەنووسی 16 نەک لە تەنیشتی وەکو پێشتر لێرە 12 کۆ 4 لە خوارەوە دەنووسی 16 پاشان ئەو کەم سێی هەر وەکو خۆی دەینە خوارێ جارێ لێ دەرکردن ناکەی پاشان کە دەبینی 16 کەم 3 ئەنجامەکەی دیسان لە خوارتر دەنووسی 13 یان دەنووسی یەکسانە بە 13 ئاواش دەتوانی بنووسی یەکسانە بە 13 هەروەها بەهای بڕەکە بریتیە لە 13 نازدار 13 گوڵی لامایەوە دەتوانی بە نووسینیش بنووسی نازدار 13 گوڵی لامایەوە ئاوا 13 گوڵی لامایەوە با تەمەشای نمونەیەکی دیکە بکەین لێرانە بەهای 5 کەم 3 کۆ 6 ئەژمێر بکە بەهایەکەی چەندە کە دەبینن کەوانە هەیە لەبەر ئەوەی پێشتر دەبی ئەو ژمارەیان لە ناو کەوانە ئەوان تاوتوێکەین ئەوان لێ دەرکردن ئەنجام دەین یان کۆکردنەوە پاشان ژمارەکەی دیکە کە لە دەرەوەی کەوانەیە لەبەر هەندێک لێرە دەنووسین 5 کەم 3 کۆ 6
ئەوجە 5 کەم 3 دەکاتە 2 لە ژێرەوە دەنووسین. ئەو کۆشەش وەکو خۆی دێتە خوارێ، هیچ جارێ هیچ ناکەین. لە هەنگاوی دووەم کە دووەکەمان بەدەستهێنا شەشەکەمان نووسیەوە، ئەوجا دەڵێن 2 کۆ 6 دیسان لە ژێرەوە دەنووسین دەکاتە 8. پاشان دەڵێن بەهای 5 کەم 3 کۆ 6 دەکاتە 8. ئەوجا هێمای یەکسانە بە دەنووسین. دەشتوانین هەر ئاوا بیهێڵینەوە، لێرانە بنووسین بەهایەکە دەکاتە 8. بەڵام بە شێوەی بیرکاری دەتوانی لە جیاتی بنووسین بنووسی دەکاتە 8، دەتوانی بنووسی یەکسانە بە 8. پاشان دێینە لای بابەتێکی دیکە. بەهای 12 کەم کەوانە 4 کۆ 2 کەوانە ئەژمێر بکە. ئەو جارەی کەوانەکە لە لای ڕاست نییە، لە لای چەپە، لەبەر هەندێ ئەو 12 وەکو خۆی دەنووسینەوە، جارێ هیچ دەستکاری ناکەین، کەمەکەش وەکو خۆی دەنووسینەوە لێرە. پاشان ئەو 4 و 2 کۆی دەکەینەوە، دەڵێن 4 کۆ 2 4 کۆ 2 لە ژێرەوە دەینووسین 6. 12کە هەر وەکو خۆی نووسراوە، جارێ کەمەکەش هەر وەکو خۆی دەنووسینەوە، ئەبەو شێوەیە. پاشان لە هەنگاوی دووەم دەڵێن 12 کەم 6 دەکاتە 6. ئەوجا لە کۆتایی دەڵێن ئەو بڕی کە لێرە بوو دەینووسینەوە وەکو خۆی، دەڵێن دەکاتە یەکسانە بە 6. یەکسانە بە 6. ئەو شەشێک کە لێرە یەکسانە بە 6، لێرە ئەوە هەمان 6. پاشان نووسرایە نمونەی ئا بە چ جیاوازە لەگەڵ نمونەی ب، بەوە جیاوازەکە لە ئا یان ئەلف کەوانەکە لە لای دەستە ڕاست بوو، لە پێش کەوانەکەی لێرە هێمای کۆ هەیە بەس نانووسین، بەڵام لێرە کەوانەکە لە لای دەستە چەپ بوو، لە پێش کەوانەکەش هێمای کەم هەیە، بەوە جیاوازە. پاشان لێرە لە ناو کەوانەی هێمای کەم هەیە، لێرە لە ناو کەوانەی هێمای کۆ هەیە. ئەوە بوو بڕی ژمارەیی. ڕەنگە یەکەم جار تۆزێک بە سەختی بێتە بەر چاومان، بەڵام پاش ڕاهێنانکردن و زانینی کە بڕی ژمارەی ئەوەندە جیاوازی نییە لەگەڵ ئەو بابەتانەی تا ئێستا باسمان کردینە، تەنیا و تەنیا ئەوەیە کە هێمای یەکسان نییە و کەوانەش بەکاردێنین بۆ ئەوەی کردارەکانی ئەژمێرکردن بەڕاستی دروست بکەین یان بەڕاستی شیتەڵ بکەین. ئەوە بوو لاپەڕە 38. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە. ئەو پرسیارانەی ماینە لەوانەی داهاتوو باسییان دەکەم. هەتا وانەی داهاتوو هەر بژیت.